بەناوی خوای بەخشندا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. ئەو جارە شاتینەوە خزمەتان لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. سەردانی ئەو جارەمان لۆدۆری مەلەکانە لەوێش لۆ گوندی تارینەی سەرو. بابزانین ژیانی خەڵکی ئێروکانە چۆن دەگوزەرێ بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز کە دەبینین بۆ خۆتان ماشەڵڵا هەمووی داروبارەکی یەکجار زۆری هەیە، ئاوەکی سازگاری هەیە. بابزانین ژیان لێرە لەگەر ئەو خەڵکەی چۆن ژیانەکانیان دەگوزەرێنن بە شێوازێک بە ڕۆژوو دەبن ئیش و کارەکانیان کە ئایا لەو شوێنە فێنکەی تەماشا دەکەی مندارەکان و خەریکی مەلەکردن و یاریکردنن. دەمانەوێت لێرە لەگەر مامۆستا ئیدریسی بدوێن کە ئیمام و پێشنێژی مزگەوتی تارینی سەرووە. بابزام لێرە بە شێوازێک عیبادەتەکانیان ئەنجام دەدەن لەو شوێنە فێنکەی ماشەڵڵا هەر چار دەورەی چیایە. سلام علیکم مامۆستا جان. سلام ورحمة الله وبركاته. یا خۆ بەخێر بن. سلامەتکە یا ڕەبی. مامۆستا جان لە مانجی ڕەمەزانێ جەنابەت بە تایبەت شەو ڕۆژ لێرانەی عیبادەتەکانی ئینگۆ بە شێوازێکە ئەنجامی دەدەن. والله عیبادەتەکەمان الحەمدولله لە خۆی بەزیادبی ساڵێکی زۆر خۆشە و ڕەمەزانێکی زۆر خۆش و فێنکە خەڵکی ئاوایی خەڵکی ئەم گوندە الحەمدولله هەر پێم فەرزەکان دێن بۆ مزگەوت. یعنی هەر پێم فەرزان الحەمدولله ڕێزەکە ڕێز و نیوەکە بە گوێرەی ئەو خەڵکی ئەو منتیقەی کە چەندە هەندە دێن بۆ مزگەوت هەر پێم فەرزان لە مزگەوت ئامادەین الحەمدولله. خاص تەراویحەکانش مەغریبەکانش هەرتا مزگەوتێکشمان بۆ ئافرەتان دروست کردووە ئافرەتەکانش بەشدارن بەرێ لە هەر پێنج فەرزەکان بەشدارن هەم لە عیبادەتی ڕەمەزان لە نوێژەکان هەمش لە وتاردان و جمعەکاندا بەشدارن. بەڵێ ئێرە هەورازون و شێوی زۆرە ماشەڵڵا بە تایبەتی هەر بجوو لێوێ دەبی یعنی شەقاوەک تەورازە شەقاوەک نشێوە خەڵکەکە یعنی جگەلەوەی کە هیراکەتیان پێوە دیار نێنیان برن مەسەڵەن مامۆستا وتارەکانی ئەسرانیان جمعی ئەوانە کەم کێوە شتێک. وەڵڵاهی وتارەکان بەخۆی ئیمام ئەو ئیمامەیە کە بە چاو خەڵکی بخوێنەوە کە بزانێ ئەگەر خەڵکە شەقەت بیان ماندی بی بە چاو تەماشا ئەکەتی ئایا وتارەکە 10 دقە چارێکێک 20 دقە. یعنی ئێمە الحەمدولله لە خۆی بەزیادەبی لەکن ئەو مامۆستا بەڕێزانە کە فێرە پەروەردە بووینە فێریان کردوینە کە چۆن وتار بدەین شێوازی وتارمان چۆن بی و ئەوەی کە لە بەرامبەرتە کە ئایا چۆن ماندی دەبی و چۆن ماندی نابی ئێزە وتارەکانی ئێمە الحەمدولله چارێکێک 20 دقە تێناپەڕی چونکە تەماش ئەو خەڵکێکەکەین ئەرێ قسێکی زانان ئەفەرمونون ئەرێ شتێکی پوخت معناکی زۆر بەڵام ئێسان ئەگەر هاتوو زۆر برێ بەڵام کە کەس تێنەگە لە کار لە مزگەوت هاتی دەرێ خەڵک نزانی ئیمام چی گوت خەتیب چی گوت ئەو ئیسوادەی بۆ کەسەکەنیە یا لە مزگەوتی ئەو خەوی لێکەوت هەر داڵغی لە ناو ئیشەکەی بوو. وەڵی لە زۆر مزگەوتەکان ئەمە گلەیەمان لە مامۆستای ئاینشەنە لە وتار درێژەکانیان هەندێک دەکەونە خەو هەندێک مەشغول دەبن نابە وتارەکانیان پخت بی معنایەکی زۆرشی تێدابی. تازە قسەمان لەگەر جەنابەت کرد گوتمان وتاری ئەسرێتەیە گوتی بەڵێ بەس گوتت تەنها دوو فەرمودەی باز دەکەم هەر لە بەرەمە کورتت کردەوە یان هەر بەردەوامەوە فەرمودەی یان دوو فەرمودەی الحەمدولله فەرمودەکان یان سێنە ئەگەر بگەتە چاری چونکە خەڵکی ئاوایی پاش حەسان هەیە لە خۆ ئیشەکەی دەکا ئەستە بازار یان ئیشێکی هەیە لە ماڵی خۆی
ئەو ئیشەکانی ماری خۆیان جێبەجێ دەکەن خاص لە بە ئافرەتەکانش ئێمە دەبی وتاری حەسران دوو حەدیث و سێ سار حەدیث بی چونکە ئەوان ئیشی ماریان زیاتر قورسترا بۆ ئەوەی کە ئیشەکانی خۆیان جێبەجێ بکەن دەیدەنا میکرۆفۆنیش بێ هەموو خەڵکی ئاوای جێ هەم گوندەکە سەماعی دەرێ و سەماعی داخلی خارجی و داخلی هەم بۆ ئافرەتانشمان ڕاکێشاوە هەمووی بۆ سەرێ و هاتە ئەو مەدەقەش هەموو گوێ لێ بێ الحەمدولله ئافرەتەکان بەڕاستی خاص خەڵکی ئەم گوندە چەند ساڵێکە الحەمدولله ئێمە لێرەینە خەڵکی متەدەین و خەڵکی باش و خەڵکی یعنی ئەسڵ الحەمدولله ڕۆشنبیریان تێدایە لە خۆی بەزیادی بی شتەکان وەرەگرن وتار هێشتا باس ناکەی ئەوان الحەمدولله تەطبیقی دەکەن کە لە نوێژەکان باسی نوێژ بکەین نوێژ تەطبیقەکەن باسی پەروەردە و ئەخلاق بخەین پەروەردە و ئەخلاق تەطبیقەکەن الحەمدولله خەڵکێکی زۆر باش و ئافرەتانش الحەمدولله متەدەینن ساڵ بەساڵ الحەمدولله ڕێژەکان زیاتر لە خوای بەزیادی مامۆستا گیان کە هەر عالمە کە دەچی ژیانی لاپەڕی ژیانی هەر دەدەیەوە لە کوردستان زۆربەی ئەو منتیقە شاخاویانن ئەو شوێنە فێنکانن چکە ماشەڵڵا یعنی شوێنی ئەوەیە ئێستا بچی لە بن ئەو گەوەڕە شاخانە دەرسی لێ بخینە گەر مزگەوتیش نەبی یان لەسەر جەخاستن مزگەوتەکەش کەتیتە سەر ئاوێ یعنی جەنابەت لێروکانە تەڵەبەت هەیە لێرە والله الحمدلله لە خۆی بەزیادبی هەم ئەو تەلەبانەی کچکەمان هەیە و گەورەشمان هەیە ئەوانەی کە لە مەکتەب دەخوێنن لەبەرەوەی وەختی ئیمتیحانە پاش حیسابەکانیان دەستیان پێ ئەرین ئەوانەی کە بسکۆڵەشن لە 10 ساڵن و یان 12 ساڵن ئەوان حەسرە پاش وتارەکەی خۆمان دەستەکانیان پێیان دەڵێن زیاتر لێرە جەوەکە ساف و مێشتیان وەری دەگری وەڵی ما ئینسان ئەگەر بێت و لە گوندێکی ئاوها پڕ خێر و بەرەکەت و شاخ و داخاویەک ئینسان مێشتی مرتاحترە لەوەی کە لە شارێک و تۆز و غوبار بی جیاوازی زۆرە دوا قسەد ئامۆژگاریت بە عامل و خەڵکی چییە؟ والله ئامۆژگاریم بە عامل و خەڵکی یەکەم چشت ڕێز لەو میوانە بە ڕێزە بگرن کە ڕەمەزانە بەڕاستی میوانێکی زۆر قەدرگرانە میوانێکی زۆر یعنی الحەمدولله عەظیمە و بەکەلمان دێ لە دونیا و لە قیامەتە یەکەم جار خاص گەنجەکان زۆر ڕێز لەو میوانە بە ڕێزە بگرن کە ڕەمەزانە و دووەممان خەڵک سەبر و تەحەمولی هەبی لە کاتی ڕەمەزانە ئینسان بە ڕۆژیە بە نەبیتە زەخیلێک یعنی نەبیتە خەسارەتمەندێک کە ئینسانێک علاگێکی پڕ ئاوێ بی کە لە ڕێگادا دەڕوە حالە تاگە تۆمار و حلاگەکەی بەتاری وێبمینی هەان هیچی لۆ نامێتەوە ڕۆژێکەش وایە ئەگەر بێت و حەسەبی بی زون بدەی و قسە بکەی ئەو شتەکانت هەموو بەتار دەبی و تەنها ماندیبوونەکەت بۆ دەمێنتەوە بەڕەحمەت بی مامۆستاد زەمال هەبوو خوا عەفوی کە ئێستا نەما هەمزارە وتاری بۆ دەداین لەگوێن ئینسان نەبێتە مازیکەرێک کون لە پاش کاتێک کە دەچێ مازیان ئەتۆ ئەو تورەگەی بە پشتی وێ ئەگەر کونی تێدابی ئەتو هەر لە بەڕادەیکەی و هیچی نامێنێت جا ئینسان ئەگەر بە ڕۆژووی بیت و زمانی خۆی نەپارێزیت و یاخۆت سەبر و تەعالی نەبی پێم وایە وای لێبی ئەرێ وەڵڵاهی ئینسان خەسارەمان بێ کە فەرمە ئولایکە هم الخاسرون هەم لە دنیا هەم لە قیامەت شەوانە بەڕاستی ئیسفادەی لێ ناکەن و هەروە ئەو ڕۆژش ئەگەر کەسێک گەنجێک یان هاوڵاتیەک ئەگە هەندێک حوزری هەبن عوزری شەرعی ئەوە دروستە لویان بە ڕۆژی نەبن بەڵام ئەوەی کە بەبێ حوزر ئەم حەدیث ئەمێ ڕۆنکەمەوە و تەفسیری کەم پێغمبەری خۆ ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک بە ئانقەست بەبێ حوزر یەک ڕۆژی بفەوتێنێ یان بشتێنێ بەلاش و حەلال بوو هەوا و نەفەسی خۆی ئەفەرمێ ئەگەر بێت و هەتا قیامەت دادێ ڕۆژەکەی بگری هێشتا ناکە خێری ئەو ڕۆژەی کە گرتیتی دەپێویستە خاص گەنجەکان خاص هاوڵاتیان ئەوانە چاچیان ئاگاداری ڕۆژەکانی خۆیان بین ئیلا ئەگەر حوزرێکیان نەبێدەنا ڕۆژەکەی نەفەوتێنێ مامۆستا گیان لێرە کانگای بەهارێ هێستا لە ناو مانجە ڕەمەزانە تەقریبرم برێن کانگای بەهارێ وەکو شوێنەکانی دیکە نییە خەڵکی دێن لە بۆ سەفرەی لە بۆ منتیقەی حتمەن دێن مزگەوتەکەش زۆر گچکەیە لەبەر یعنی زۆر ناخۆش نییەوە والله مزگەوتەکە الحەمدولله لە خۆی بەزیادبی وەکو پێویستە یعنی خەڵکەکە بەرەی لۆ گوندەکەی هەم سەفرەتیەکانش بێن گوندەکە مزگەوتەکان زۆرن تارینی خوار و تارینی سەر و مەلەکەش ئەوانە ئیمامیان هەیە خەتیبیان هەیە وتار دەدەن ئەلە مزگەوتە یعنی ئەگەر کو ڕۆژێکی ئیمامەن هەیە یان ئیمامی سەرەوەن هەیە مزگەوتەکە بە پڕی پڕبی ئەگەن الحەمدولله ئەوەی کە سەفرەسی دەهەیە لە جێەکان دەهێن دێن بۆ ئەو مزگەوتە و لە ئوتارەکەی جۆخۆیان دەدەنێ الحەمدولله کەم پڕ وەکەم یعنی ئللا گەر شتێکی شازبی ئەم مزگەوتە پڕبی ئەگەر ناپڕ نابی دەست خۆش بی ماوەستەمان دیمان کردی سپاس دەکەین ئێمەش پێ خۆشحاڵین بۆ ئێوەی بەڕێز بەماندی بوونتان سپاستان دەکەین ئینشاءڵڵە سەرکەوتوو دەبن سەرکەوتوو دنیا قیامەت دەبن ئینشاءڵڵە ئەم ڕێگاکە هاتە ئێرە هاتوون خوای گەورە ئەو ڕێگاکەتان بۆ کە تا زەخیلێ دنیا و قیامەتە سەلامەتکە یا ڕەبی خوا لێ ڕازی بی
ئابزانین لێرە لەگەر پورە حاجی دەدوێن. پورە حاجی ماشەڵڵا بەو تەمەنەی خۆیەوە سوپاس بخوا کە بە ڕۆژیە و ئامۆژگاریشی هەیە لە بۆ گەنجان کە بە ڕۆژی بن چکە دیارە وەختی کە لەسەر شەنگ و تااقەت بووە هەر نەیدەزانی کە ڕۆژی هەیە یان نییە هەندا یعنی بە شەوق و زەوقەوە ڕۆژەکەی دەگرت. سلام علیکم پورە حاجی. پورە حاجی لەگەر ڕۆژیان پێدەچی هیلاک بی ئێستا؟ ڕێوەڵانە هیلاکم خواردن پێ ناخورێ و ئارازادەبی هەر بژگرین ناوی بگرین بە قوربان هەتا توانە تەبی دەیگری ڕێوڵا هەتا پێم دیرێن ئەگرم بەخوا بەرە بەس باشە منتیقەکەشتان بڕێک فێن کترە لۆت و باشە دیێم پێ نادرێ و هاش و چم نیە و بەرێ ڕێوڵادەبی بگرم بەرێ ئەدی پێشان کە لەسەر تااقەت بوو یعنی زۆر پێشانە بە ڕۆژی بووم ئەو حەلەی چوومە دییان ئەچوین کارتە نەکرد و چن جارەکرد و چن نشکان هەموویش نەکردن ئەبە ڕۆژیش بوو ئەدی ئەلعانێشن ئەکا ئیشانەکەن مەژنی ئەلعانی بە قوربان بەو هاریش کەسی ساغنیە ئیش و کارەکانی پێشانتان قرس بوو لێ ئێستا؟ هادی کوم ئەرێ وەڵڵا هەزار ئیش هەبوو ئەلعان ژنی ئەلعانێ چیش ناکەن هەرە نەخۆشش ئێستا وەکو لە شاریبی هەروایە بەرێ ئەرێ وەڵڵا ئەدی کەش و هەوای جاران سارتر نەبوو لێ ئێستادا لێرە؟ بەرێ وەڵڵا گەرمان نەدیتیا زەمانان ئەگە گەرما بە ئاوێ ساردن نەبوو ئەو ئەشمەکە لەسەر لە ئەدەوەشتە نەبوو هەر ئاون لەوی ڕووبارەی ئەخواردەوە ئەرێ وەڵڵا ئەدی ئەگەر خواردنەکتان هەرگر با ماستەک شتێک با لەناو دەبە ئاوێننا دەبە ئاوێ دەبە ڕووبارنەنا ئەگە هەرنگر بە ئەچوین لێرە دەبە ڕووبارنەنا حتمما لەوەی باشتر بە کە لە ناو مجەمیدە و سەلاجێ ئێستا دەندرێن نە زۆر سار دەبوو نە زۆر گەرم دەبوو ئەللا سار بوو دۆن مەندەرێ دۆن دەبە ڕووبارێنا هەندە کەفەیەکی لە ساردا ئێستا نەمایەوە ڕووبار نەمانە بەزە ڕووبارەکەتان ئێستاش باشە بەکرد مزگەوت تێدا دێ ماشەڵڵا هێشتان باشە باش بەرادا هەندەش نامینی لە چاو زاران باش نییە ناوەڵا زاران دەبێ ئەوم حەلەی لە کەندۆری ناپەڕینەوە بەبێ بازگایی وەختی تووتشکانی لەانەکە ئاو ڕووبار هەموو شک بوو خەرچی پێشان لەگەر یەکدی باشتر بوو پێشان بەرەکەتیش باشتر بوو فەقیریش بووین بەو حالی لەگەرێک باشتر بووی چن هەبوو زەمانان داخۆ خواردنی ئێوارێ نیسکێنەک هەبووایە خواردنە کوردەواریەکانی پێشان لێرە چ بووە لێرە؟ لێرانە شیون لێنا بەشی لێژێ حەیوانی گەنمی بەشی لێژێ لێناو دۆینن لێناو ئەو تەرزەشتانە بوون ساوار بوو بڕوز بوو ئیوە نەبوو برنج و هێشتا هەندا بوو برنجی لێنەین هەموو زەمان بەس خۆ ئەگە برنجی شەبا پێشان برنجی خۆمانیەکە هەبوو بەس ئێستا ئەو برنجە خۆ کەس نازانی چی ناوەڵا ئەلعانێ برنجی خۆماریە هەیە تامێ برنجی جارانی لێ نایی خۆماری لەک نەخۆ ئەکڕن عالەم ئەدیوە ئێستاوە ئەتوی برن شیوەکەی لێن یا لە مارە کابانی دیکەت هەیە کابانما هەیە نابی بووکمەوەتە لێ باش لە چێ لێنن بەرامیشی سەبرە تا پێم بکرێ ئیشی دەگەرەکەمەوە بەڵام تو زۆر خۆت ماندی مەکات و بە جاعێریشت زۆر کردی ئێستا هەندمی شاکردینە هەنما کرد ئێستاوە بابووکە کچە ئەوانە بیکەن سملینە نا لە ئەکتیشم نیە بە ئەمرێ خوا پێنج کوڕمە هەنە چکسم نینە باکوڕەکان شوێنی کچەکانیش لۆ بگرنەوە لە یارمەتیدانی ماری کەس نیە بەخێوم کە لەکن ئێ بوو چێ لەکن هێکانش نەهایمە لەکن حاجی بەکردنەبی مام حاجی بەکرد پیاوەکی باشە ئیلا لەکنەوی هاوێمەوە نەکو پڕێدی ناتم تا یاڕێەوە برێنەوە زامەش دوعای خێری لۆ دەکەین و توش دوعای لۆ بکە و دوعای تو قبوڵە حتما خاوت خەمان نەداتێ ئەمن تێخوابێن خوا سەلامەت کار لەکە ساڵ و سەلامەت کاک سەعید
خەڵکی ئەو گوندەیە بەوە لە دیارە لە گوندی تارینی سەر و لەدایک بووە. کاک سعید سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته بخير. کاک سعید ماشەڵڵا جێیەکەتان زۆر فێنکە لەگەر ڕەمەزانێ چۆن دەگوزارێنن؟ خوای لەگەڵ ڕەمەزانێ باشی خەڵکەکە بەعام لەگەڵ ڕەمەزانێ باشە هەمووی بە ڕۆژێ و یەکی بە ڕۆژی ئەگە کەتە ئێچکوبی خۆ کەسی بە ڕۆژ تێدا نییە ماشەڵڵا هەمووی هەری بە ڕۆژی. هێواران ئەگەر وەختی فێنکەکان دێنە ئەو شوێنانە ئێستا کە لێ دانیشتین هێوارە دێنە ئەو چۆم و ماڵە تا بەربەی نوێژی عەسرێنێتین لە مزگەفتێ نوێژێکەین و سەرێکی پیاسێکەکەین و ئەو چۆمانە لە بەدویزێکێت تا سەروبەری مەغریبی هەرگی دێتین و مزگەفتێ باجی ئەشێنین و ئەچین و مارە ڕیشارد و مارەچین و تەراوی ئەو جەماعەت. بەرێ زیاتر مەسەن ئەو گوندە چەند ماری لێ نیشتە جێ ئێستا؟ وای تەقریبەی ئەلعانەوانە 35 مارە 35 بەرێ ئیدیکە خەچری زۆرە ڕۆی لۆ شاری لەوانەیە 56 ماری لە شاری بێ ئەو گوندەی هەر ماشەڵا لە دوای عەسرێ یعنی تاو سار دەبیتن وەزعەکە چ کاتی زۆر ساردا هەتا دوونێ پێ لێرە هەر بارانە بووە کەس ناوێ سەری خوبی لەبە بارانێ هەوڕۆ دوونێ بڕکا گەرمادا هاچێ خۆ گەرمانە بوو لێرە تا عەڵەکە هیچ گەرمانە بەس بارانە بوو زەوەکەی زۆری فێنکە خۆش بوو. ئەدی لە جەوەکە یعنی چ کاتی زۆر ساردا بەرەبەری بەیانیانە بەرەبەری بیانیا زۆر سار دەکە بەرەبەری بیانیای ساردا لێرە 2 مانگا هاوینە خۆی کە لەوەی بەولاییوە گەرمای تێدا نیە گەرمای تێدا نیە هەموو فێنکە لە مانگی تەقریبەی حەڤە ولاییوە سار بە تەواوی فێنکەبی ئەنگۆ لێرانە ئاستە شوێنەکەتان فێنکە یعنی ڕۆژی گرتن لەوانەیە لێروکانە زۆر حونەر نەبی بەنسبەت شوێنێکی گەرمێن بەڵام ئیشەکانیشتان قورسە حتمەن کوڕە خەرک لێرە دروێنیان ناکردی ئەبە ڕۆژی بووینە باو باپیرم لە قەدیم زۆرتیانە کرد هەرە بە ڕۆژی بوون دروێنانەکە هەر بە ڕۆژی بوون هەر ئیشەکی بیا کرد هەر بە ڕۆژە قەچان ڕۆژە ناشکە زۆر ڕۆژ عەمەلە ڕۆژە ناشکە قەت هەندێکدا لە تێنە کۆرە و بانە ڕۆژە ناشکە قەچە ناشکە ئارێ وەڵا ئەو جیزانە بۆ خۆیان شین بووینە یان بە دەستچینە مرۆڤ چاندیتی ئەو دیزانە هەندێکا بەدەستیا چاندینە هەندێک سمۆریا چاندینە هەندێک بەدەستی یعنی سمۆرە هەر زەڕیشی نییە یعنی قازانشی هەیە با یەکێکە بخوا زۆر ئاچینی جێ هەیە 100 بنی پێکەوە ئاچینی سمۆرە ڕێزێت لێشی بزرە بن نابینی تۆوە شینە بن ئەبیتە دویس دەی شاری تەوەیان هەر لێی بزر دەبی ئاشێری تۆ پێ نزانی تۆ بین تۆ دەریسانێ بخوا ئەبی تۆ بیتە دویس ماشەڵا ئەو بەر و ئەو بەر هەمووی جیزە ئەو دیزانە وەکی جارە نەماینە پێش هەشتی لێ لە بەنی سوێ جێ ڕۆژی هات تا فێ مەلەخا تاوە توێ ناکەت ماشەڵا بەس ئێرە هەندێک ئەوەی زمانی خۆ ئەسکەری مەسکەری پێوە کرد شیمیای لێدا دیز بە شیمیا زۆریش کۆزی هەندێکیان بڕین جێکی ڕاقێنێکی بڕین هەندێکی سۆتاندن ئەوە دەوێت دوایە ئاژینەوە دەکژینەوە خۆ ئێرە هەوڵی ئەوە نەبوو حتا توێ مەلەکا لە بەرسێک زێ ڕۆی بە تاوە توێ ناکەت بەس دەیانگۆ وەختی خۆی جێشەکە هەندێک داهاتن پەلکەکەشیان لێ دەکردەوە سپیان دەکردیان برد بنی دوزانیا سپێک تایش کۆر بن بنی دوزانیا سپێکەیت پەلچانە بێت ڕەشکە دویزیانە بێت ڕشکەی کەس نەبوو برێلەوە دەکەی ناوەڵا کەس نەبوو کەس ناوەڵا بێت چۆل بوو کەسی لێ نەبوو ناڵە یەک بەشەی لێ نەبوو کەس ناوەلا بێت و ئێرە ئەو ڕووبارەی ئێستا هەیە هاوینێ هیچ شک دەکا خواهیش کۆ ناوی بەس ئەو ڕووبارە زۆرە نەخستان بە خۆجارە بە هاوینەی منداری پێدا بردن ئەلێرە ئەی بازگەت کرد بە بازگە پڕی بای خوڕی نادا بەس ئەرهاوی سارانیان ئاوەکە کەم بووە ماشەڵا منتیقەکی زۆری لەسەرا چکات هات یعنی وە بووە زەڕی بدا لەو گوندەی ئەو ڕووبارە بەخوای جارەوە هەبووە زەریادا بە زەڕی گیانی لەو گوندەی نەبووە زەڕەکەی چ بووە زەڕی موادی شتیوە هاتکانەکۆتە لێرەی هاوی هەمووزار ئەشای کانەیە برد بەس باش زەڕومەڕی ئەوەی نەبوو بۆ ئەشای دیکەی زەڕەکرد ئەشای نەمامیە کرد زەڕی نەمامیە کرد زەڕی لە عادەدا ئەوە زارەوە هەبوو بەدڕ زادەیدادا بێدا بەو زادەی ئەرێ ئۆڵە بەس ئەلحانەکە ئانە قستانێکی دێڵاوی جاران نییە وەکی جارێ بەغارب نییە بەچی جاران نییە ناوەڵە بەڵام هێستا شەر
هیچ نییە هیچ باشە بەرزمەجیا باشە ئێرە بەرزمەجیا زۆر باش شیناتی زۆری ئەکرێ ئەو شیناتی بەو جۆگانە ئاوە دوورگاکرێەوە شیناتی باشی لە بەرەک چی لە بەدەکرێت شینایی وەلایەدا ئەلحان خەرک توتنێ ناکاوەی زمانی پێش ئەلحان تەماتێ و پنجە و خێار و شتیوێ و بامیێ و ئەو سرخە و ئەو نەعۆشتن لە بەرەک بەفری زۆر لێ دەمینێتەوە منتیقا بەخوای بەفری سارا زۆرەکە ئەلحان ئەو سارانە بەفرا ناکەوی جاران نییە ناکەوی ناوەڵا خۆ سارا هەر وەختە لەوانێ 2 مەتر ئاکات هەتا 2 مەتر ئاقل ئەلحان نییە ئەو جاران نییە بەفر ناکەوی جاران نییە بەساس دەکەم یعنی ئەو ڕووبارە لە خوارێ بڕێک پیسکرا یعنی زبر و زاری کەوتەوە ناوێ ناکرێبی پارێزنەوە لێ نەگەڕێن بەخوای تایی و هەبی جارێ باشە بەس جارە خەرشی ئاو هەلە ڕووبایە خوادە و کەس بە عوشتیوە نەبوو ئێستا ژێرە ئاو چ خاوێنە خاوینە بەس لە قەدەرەشی بەولایەوە پێچی سەفرەسی دێن بەرێ زەمان دەوەمەدەی تێکن کەس بێز نالێ خواتە ئەلحان لێ خۆی ئەلحان لە گۆڕینی ئەلحانی خاوینە ئەخر ئەلحان نابێ ئەلحان کودەی لێ بخۆینەوە ئەگەر ڕەمەزان نییە ڕەمەزانە بێت کۆترە گۆڕێنی ئەو حرارەیە لێمان حرامە سەلامەت لە گۆڕێنیە مادەم 12 مانگات و 11 مانگە خواردنێ خۆی دەبە مانگەژێنە خۆی چیە با پیاوی خۆڕاگر بی دەبێت درێ خۆمان بدەینەوە برێنەوە مانگەی بەهارنەوە بەس ئەو مانگە لۆ ساعەتی قەلمان یعنی وەکو برێ تەرازووی قەلمان ئەگەر تێک بچی ڕێکی دەکاتەوە ئەو مانگە لە ڕێکەکات و سەلامەت کارەوی گردنمان نازا کەماندیمان سەرچاوم بەخێر سەرچاو زۆر بەخێری بابێن قسەی لەگەر مامباپیری بکەین مامباپیر کەسێکی دنیادیدەی ئەو گوندەیە ماشەڵا ئەو ڕۆکە تۆزەک هیلاکە لێم پرسیار کرد دیارە مەبەسە ڕۆژیەکە نییە دیارە نەساغیشە ناوە ناوە عیبینە ناوە نەساغا خەرکی گوندی شەمەزانی ئەم نەساغم جا دەمانوێت لە خودی خۆی پرسیار بکەین و بابزانین ئەو ڕۆی چۆن گوزەراندیان ڕۆژەکانی دیکەی چۆن گوزەراندیە سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام وڕەحمەت الله وبەرەکاتوه و سەرچاو هاتی مامباپیر ئەو ڕۆ هیلاک دیاری هەر لە دوور ڕاتەماشام کردی بێ تااقەت بووی ماشەڵا باوکە بە زۆرجار لە خانەیە دەچین هەر مامۆستا لێرە سەلامەت کارڕبی لەخۆ تااقەتم لەبوو هۆکارەکەی چێوە کارەکە ئەزانی چیە کارەکە ئەمە لە بیدایەتی وسێ سارە ئەم سوکەری بێ ئەو قەوم هەموو زانی 3 سار ڕێکە شیناتیم نەخواجە کێکم نەخواجە لاتم نەخواجە عباس نەخواجە لە نان و شیوی دێت لەوانەیە ئەو خواردنەش نەتوانێت ئەو خواردنانەی دیکەش وەکو پێویست بخۆی نەخێ ناوەلا چمەچە خۆم کمت ئەتوش خۆت هیلاک مەکە ڕۆژانە مادەم ئەوەی بە ڕۆژی خۆت هیلاک مەکار لەو سێبەری لە ئەو سێبەری بگوازەوە ئەو شێکم دەنەوە لەو شێژێت نییە ئەوزادە هەیەتم وزادە دەتبوو ئەوە شەر باشە ئەتو سێبەرێ بگۆڕی لەو سێبەری لەو سێبەری وەختی بانگەکانیش بڕۆی لەو مزگەفتێ حتمان وەختی نوێژەکانیش دەڕۆی لەو مزگەفتێ نێزیکە مزگەف لێتان ئینشاءالله مامباپیر پێشتر لێرانە حیوان و شتیوالەتان زۆر بووە هەرێ وەڵامە بەسێتا ماربوون دەگەرێکدا بووین حەویانێکی زۆر هەبوو هەتا لەو پردە بە پەڕاندووە حویان وەسەر کرد ئەو ڕۆژم بز نەکنیە دیالە زاو دەماش مامباپیر گەنج بووە هەروە چای نەدەزانی زۆر بەرزاو چایەوە نییە ولا كابرايتي قوت نبي برناس ناقة موجود أزوج فوت الليل لما جنسويا لما یادگاری خۆش پێدەچی لەو شاخانە هەبی لەو چیانە ڕوودا و بەسەر هات و أي والله كاي هنديان والله أنواع اشتهم
قرق هبو هرس هبو هەرسیشی لێ بوو هرس أنواع أشكال هیچ زەڕی نەدەدا ئەو گورگ و هەرسووە ولا قرق ذرة ده مارە چی قەرپا و گورگە خوش ديك ذرة ليس اللي نبو ئەدی لێرە ماری لێ هەیە ینی زۆر جێەکەی دیارە ینی شێدارە وخواي ما مستعمل تقريبا لماذا نكتب أوتياي مار مناديك نەدیتە عم حمصار مناديك حمصار صاير في شو ما ديك برا أبصار مناديك برا ئەخاتو لەو نتي سێبەری بس كاينة نتي ئەتو لەو سێبەری لەو سێبەری بڕ مار عەدی چێ لا ولا بێتە منتي كيتاك براستي پێشان داری ئەسپیندار و ئانەشی لێ دەکرایەوە نیە أبصار هندي بوري والله هندي هەمووی لولە داری گەورەی لێ هەبووە همو جاي جورب وهمو ليرة أنا كوزة سينارك ليرة بدأ لوفا وخاد نور بايها هاي برجي هبرجي بردی نەژیراوە نرجي خلاص بوي ليرة كوزة سينارك بدأ أو تختارهم وادي كده ئەوە هەر هەمووی لە مێژنێ دیارە و ڕووداوانە لا لا مجا لە مێژە لا مجا تقريبا لو أنا بالسيسة هذه يوردا وهاتي ئەدی لۆ شەوی لەیلەت القەدر زیندوو دەکەنەوە والله لێرە شيء قدر ما مستطاع إن شاء الله نحافظ كنا واركناكم يكشف نسي مال شەوی هاي يكشف نسي مال خۆ ئەگەر هەستیەوە دوورکە شەو نوێژێ بکەی باشە شو مشيت بعد شو مش ممكن شو مش عذرة ئازرا أري والله بقى بخداي نسي ما أول مانەوەی هەتا سبینی أري والله طبعا لو استثمرني نبكي جميل پێشتر لێرە چێ بانجی دەدا پێشەوەی میکرۆفۆن و کارەبا هەبی وەچی بانجی خەرچی دەکرد خەرچی ئاگدار ما دەکرد نزانم حكي جاي بعد بعد كده أكا ما مستاكن هبي معناه حاجة ما مستاهل أكا ما مستاهل النبي حكي جاي بعد كده لقيت معاتي خلاص حديثي بيت معاتي دەست خۆش بێ مان با پەیمانندیمان کردی لما ديبونيا هديبون لم يترقوني بکە أبدا یاڕەبی خوا بتپارێزی ئینشاڵڵا خوای گەورە والله إن شاء الله نبي دعاء شملوكا من أوسو كريم بس قطع بي ئینشاڵڵا دوعا لۆ دەکەیت ئینشاڵڵا وای لێدە لە دوای مانجە ڕەمەزانێ فعسی دەکەیەوە دەرێن مان با پیر دايما تمام حرقت بي. خوالة زارم نور يا بەرای ربي لێ نەمایە ماشەڵە لەگە ئەو ڕۆژوانە هەمووی دەڕوا ئینشاڵڵا خوالة زايد نور يا ربي بەڕێزان لێرە لەگەر کاک زراری دەدوێن کاک زرار کەسێکە لە گوندی بە قسەخۆش و کەسێکی بە کەیف و گفت و لفت ناسرا لێرە بابزانین لە گەرمانجی ڕەمەزانێ ئەو هەر سەرەتا گوتێ من نامەوێت باسی دنیایی تێدا بکەم ئەمەش گوتم بەرنامەکەیمە هەر بۆ خۆی لەسەر ئێوارانی ڕەمەزانە باز لە ڕەمەزانە دەکات سەلام عەلەیکوم عليك السلام ورحمة الله وبركاته خير لەگەر مانجی ڕەمەزانێک کوی مام زرار والله إمام جر رمضان وكو السفرة سيرانك بريكي أو عندما في خوشة هەندە خۆشە أو عندما في خوشة شوێنەکان یعنی زۆر یعنی دڵگیریشە ماشەڵا شوينكا زور سياحية خوشة فينكا تنابي بالسنابي أقا إيش بكي لا بس بيتي زيان باشترا باشترا. هذا ولا شوينكا ما زور خوشة بەێ جاران ئێستا بە حکمیەوەی کە خەڵکە بڕێک بێڕەحم بۆ لە شوێنان پێشان دەستی هاریکاری لەگەر یەکدی باش ئێستا باش بووە ئەو گوندە چۆنە ئێستا لەگەر هاریکاری یەکدی والله هێشتاش هاریکاری نوێی بە نیوەی زاران ما نیوە بە نیوە هذا ما بري العام جاك بشخصي خوم أقايشي خانم هبي عالم عملي ببارا مصناكوي أمن ببلاش عملي دبي هنك كابنير مو دەی بنێری كاكا ولا أستاذ زينابي لا كاكا هارون ولا أستاذ زينابي كاكا ولا ياكل بدستوبيا ئەوە باشەوە ده ولا هي أو على ولا أو هاي
خەرچی گوندی هێشتا زۆر باشە. ئەو زبارانەی کە پێشتر دەکرا لە ئێرانە چ بوو و مەسەلا خانی کردن و وەلا ئەوە خانیکردن بوو خانیکردن عملەگرتنی هەناویە لە وەستا زیاتر ئەوەی مەبیرم بێ پێشی مش هەروە بووە زبارە دێبوو لێ ڕاستونە بلێ ژۆری ئەسونە مەلەکە زبارە دێبوو زبانە گەرم دروین بوو ساڵە کوتانەوە بوو هەموو شتێک بە زبارە بوو هەمووی بەزبارە هەموو شتێک بە زبارە بوو چونکە خەرک فەقیر بوو پارەی نەبوو لە زیاتی پارە یارمەتێکجان نەدا خەرچ هەمووش ساعبی ئیش بوو یعنی وێنە کەس نەبوو لێرە بەزایە بخواتەوە ئەو خۆرەوە بی نەبوو ساعب ئیش نەبی و سعات نەوە دێ لەخەوە هەستی و هەفتەوەشی لەخەوە هەستی هەموو ساعب ئیش و کار بوو چکە هەموو بە پشتیان بەدەهاتە ناوخۆ بەس بوو بەدەست و خامی خۆی زاکەم و یان زۆر ئارێ وەلا برا حتمما یارمەتیەکیشیان دەدا گەمارێک فەقیر بە یان نەبوون بە یان دەبینی لە ناوەڕاستی زستانێ کای لێبرا لە بۆ حیوانەکە یاخود گەنمی لێبرایە وەختی کە لەو خۆی بخوا ئەو یارمەتیە شەبووە برام یارمەتی هەبوو چکە نیوەی لە گوندی کەروهێستر هەبوو نیوەی کەروێستی نەبوو بە یودیکەی لە یودیکەی وەرەگرت ئارێ لە یودیکەی وەرەگرت ئەو یودیکەی یارمەتی داعی هەموو عالم کو ئێستا هەموو خەرک سیارەی نییە ئەو کاتش هەموو وەختی وەراغی نەبوو زۆت و گای نەبوو لیدیکەی وەرەگرت یودی یارمەتێدا عادی برام لێرانە ئەگەر وەسەلە باسی جۆت و گات کرد ماشەڵە هەموو لێڕەوارە هەمووی هەردێرە هەمووی شاخ و برین هەرەت و پەرەتە حتمما دەبووە گا هەبووە لێرە زۆت و گا هەبوو ئەو چی لە عادانە بینی خۆ دەشتنیە لە خۆڕ عاد بوو هەم بەدوشێت تەور و پێمەڕان و چیل لە هۆندرا و خۆشکرا ئەوش بەگام بوو بەرە ستا گاژنمە ئەو شوێنانەش هەماینەوە ئەوانە هۆماینەوە ئارەوە ئەلان تەرەکتەر دێتە ناوێ ئەوی تەرەکتەری دەگاتنەوە عاسێ بوو ئەوە کەس زۆتی کەر و گاوشتی وەڵ ناکە ئەدی ئەو زادە دەرێنە هەندە لە مێژ نێکرا قەدیم نییە دۆری ئالانەی لە مێژنێ بەرام شتەکە عادیە بەس نەفتێک ڕەشی لێدرا عادیە گەنە مەتی قەیمە زێر زۆر قەیم و پاک پێشتر دەیانگۆمە هەر بە کەروباری داهاتن یعنی سارە نەداهات ئەو لە ساری چەند کراوە ئەو ڕێ هەشتەوە ئەو زادە هات ئەگەنا ڕێ نێزیکن ڕێ نێزی کە بازارن غەریفام ئارانە بوو یعنی زۆر کەسە بۆ بۆ قسەی تو ڕۆیە مردیە گەنج بۆ لێرانە ژیا و مردیە شاری هەولێری نەدیتە لەوانەیە هەر ڕێی دووری ئەوێن دەرێ خەلیفان بوو نەیدیتەوە بەڵێ ڕێدوونی غەریفان بۆ بەرێ ئاە هەبوو ئەوەش هەبووە ئەدیستانەیە لێرانە مەکتاب خەستەخانە وەلا خوا بەزیادی هەمووشتن هەیە هەمووشتن هەیە خەستەخانە مەتکەف مزگەفت هەمووش ناهەیە خوا بەزیادی بوو لە ڕوهەندێ باشێت بەس زادەکەتان وڵاهی کەند و لەندی زۆر زادەکەمان خراپە هەرکە هات لە بیداهاتەوە نەفتەی ڕەشی لێدرا قیری لە دەرچوو بوو نەفتەی ڕەشی لێدرا قیری لە دەرچوو قیری لە دەرچوو بوو نەفتەی ڕەشیان لێدرا ئەوە گەندەری یعنی سێ گەندەری لە هەموو شتێک دەهەیە عدالەتی لە هەموو شتێک دەهەیە بە حەقەت یعنی ئێرکان ئەگەر هەر هیچ نەبێگەر لەبەر خەڵکە کەش نەبووە یعنی شوێنێکی سیاحیە لە بە گەشتیاری دەبووە زادە چی جوانی لۆ هات بە باشترین زادا لۆ ئێرە هادا لە بە گەشتیاری وەنیە لەبەر گەشتیاری و لەبەر خۆشیانەوە ئەو بژانەوە بوو لە حکوومەتی هەرێم خەڵکەکە داهات لەو لە شوێران لە شارەکانی خوارجنوب داات ئەلێرە پارەکەی سرف دەکرد ساغی دەکردەوە خەرچی گوندی لێرە دوکانی لێدادەنا شتی لێدادەنا وەنیە برا ئەوان لە بە دزیە هاگان هیچ نییە ئەوە قالوسەنە بەس ئیشیان بەس قالۆسە بۆ نەخۆش لێ نایە ئەو سارەکە نەفتە هات لۆ ئێرانە هاتنەوەلا ئەو سار هەنەهات هەر نەهات پار بەرمیلە کات لۆ ئێرانە لۆ غەریفانە نەهات یعنی ئەو دارانە کە بڕایناوە لە بۆ زستانەیە بەخوای ئەوە لۆ فرۆشن و لۆ ڕژوان ئەکردن و لۆ مەتعەموشتی لۆ ڕژوا ئەکردن لا ڕژوشتی مەبلوع کرا بە یەکزاری معنی داژمان و کەسەکە داژوو وا بەرەو مەغریبێ نزیک دەبینەوە حەز بە چ دەکەی کە بە ڕۆژوو بووی لۆ خوای سولحای وەلا برام لە 12 مانگان ئەم یەک مانگە پێخۆشە خەرگلەیەتر سێ من پێ بخۆشە ماژ ڕەمەزانێ لەبەرەوەی چاوەختی شەو ڕۆژ خێری بەرەکەتە شەو ڕۆژ خێری نانە خۆی هێوار هەموو هێواران جێژ نییە هەموو بەربانگە پاشیوە خۆی خێری بەرەکەتە نووسەکەتە خێری بەرەکەتە ڕۆژ شەو ڕۆژکەت خێری بەرەکەتە من بعدەن بەس مانجە ڕەمەزانە پێخۆشە لە 12 مانگە ئەجا ئەو عیبادەتانەی کە لە مانجە ڕەمەزانەدا هەیە تایبەتەن بۆ نمونە شەوی لەیلەتوڵقەدر
بەڵێ شەی لە تورقەدی تێدا کە قورئان لێ دادابەزێ قورآانی تێدا دابەزێ شەڕی بەدری لێ ڕوودا سەرکەوتنی مسلمانان قەدیم و هەبووە یعنی ئەوانە ئینسان زیندوو بکاتەوە هەمووی هەر خێر و بەرەکەتەوە وەکو زۆر بەگەرم و گوڕی ناو زیندێکرێنەوە لە گوندەکان بەرە وەکو جۆخینێکی وایە کە کابرا بچی زەخیرەی خۆی لێ هەر بگری بەڵێ ئارە وەلا ڕەمەزان ئەگەر زۆر خێر و بەرەکەت نەبی ئەوها زەو خۆش نابی ئەو برسەتی و تێنێتێ و ئەو زەوە خۆش و شەق و زەو زۆر خۆش ئەنی کەواتە داواکاری لە هەموو گەنجان بێدودری ئەو مانگەی بەڕێزەوە بەڕێ بکەن وەلا برام ئەوەی دەوێ بسە دکتۆری با بە ڕۆژی بی ئەوەی دەوێ دری خۆش بی دری فەڕعبی با بە ڕۆژی بی ڕۆژی دکتۆرە خێر و بەرەکەتە حەسەنات هەموو شتەکە دەست خۆشی ئەوە دکتۆر ڕەمەزانی پێگوترێ والله بام دکتۆر ڕەمەزان هەلا دکتۆر ڕەمەزانە یعنی ئەگەر هەر ئازارەکرد لە قەلبیدا هەبوو مەچە دکتۆری وەرە بە ڕۆژی بە والله ڕایەتی خۆ نەمزانیە وەبیرنا ڕەمەزان زێکمێ شاد دکتۆر ڕەمەزانە ناوی خۆی بخۆیە حەخوا لە دکتۆراتی نادیە دەست خۆش بێ مامزرا ممنونم برای سەلامەت کارە دخوالی ڕازی بیارن ماشەڵە ئەو ڕۆما هەر کەسێکی ڕوومان تێکرد تۆزەک نەساغ بوو هەتا کاک لۆقمان دیارە دکتۆر لۆی دانایە کە بە ڕۆژوش نەبی بەڵام دەرێ لە بەرەوەی بە ڕۆژومە من قەت ڕۆژیم نەخواردیە و ناموێش دابڕێم لەگەر لە مانجی ڕەمەزانێ سلام علیکم کاک لۆقمان خوا سەلامەت کە یا ڕەبی لەگەر مانجی ڕەمەزانێ کوی بەو نەخۆشەتی نیا دیارە پێش ڕەمەزانێ نەساغ بووی بەخوای مامۆستا لەگەر مانجی ڕەمەزانی لەو فترەی نەخۆش بوو فترەی نەخۆش چوومە لای دکتۆر گوتی نابی بە ڕۆژی وەی گۆ پێی گوتم نابی بە ڕۆژ ئەمێن لە ساری هەشتا هەشت ڕۆژیم نەخوادێ ڕۆژیم نەخوادێ هەر سەگداریش بوویمە لە سەگداریە و عازیبەکری شەوشۆش شایدم لەگەرمدا بووینە پێکەوە بووینە لە مەتیقی خوارێ دەوام هەڵە خوارد بقەت ڕۆژیم نەخوادێ هەموو شکاتێم نەشکاندی بخوا عازیبەکری ڕۆژیم نەخوادێ لێرەش لە ڕۆژ لای چوومە لای دکتۆر گوتی نابی ڕۆژی خۆی نابی بە ڕۆژی بی لەبەرەوەی گوتی تو گوتی لەوانە تاوانینە میش گوتم ڕۆژێ ناخۆم لەبەرەوەی ئێستا ڕۆژێ خۆم داشکەم پێم ناگیرێتەوە پێم ناگێت لێرانە جێشی فێن و خۆشە و لەبەرەوەی کابرا ڕۆژەوە بە زەحمەتە لێرە شوان بی یان نەزانیت ئیشکەی کاسبی بکەیت ئێستا ڕۆژێ لە مای دانیشی و پاردێەوە و بێ لە مزگەوت ڕۆژی بەسانیە ڕاستەکەی بەڵام کە دکتۆر لۆی دانای عادەتەن ئەگە دەزانی سەعاتت تێکەچی چکە جەستەکەی تو گەورەترە لە مانجی ڕەمەزانێش بەێ دەستەکەم زۆر گەورەتر مامۆستا بەس خوال هەم کەسە گەورەترە بە تاکیتی وحدمدا بەخوای گەورە دەگە بشمرم ماجی ڕەمەزان هەمووی بگرم لەبەرەوەی بەس بەخوای قەیمبی ئیدی کە هەموو شەیە سەروەت و سامان و دنیا پلە و پار هەموو شێ بەس خوای گەورە تا بە ڕۆژی مەخوای گەورەش ئینشاڵڵا ڕەحمم پێکا و بە ڕۆژێ بم و ناشخۆم ئیشاڵڵا مادام وایە ها بەو شێوازەی کە بەنیەتەکی پاکەوە دەتەوێت بە ڕۆژوو بی ناتەوێت دابڕی لە مانجی ڕەمەزانێ ئیشاڵڵا خوای گەورەش هەر شیفا لۆ دەنێریتن چ بەدرێت جەنابەت کە کەسێکی نەساغ بووی نەخۆشی تێنی بۆ هینای یعنی لەگەر ئەو ڕۆژنە ساغانە ئەگە بەراوردیکەی کوی بەراورد دەکەی ئەمێن هیوادارم هەر کەسە کە زایت هەر کەسێک ڕۆژێ نەگری هەموو تۆبەی کا ڕۆژی بگری لەبەرەوەی ئەو دینە دینێکی ڕاستە پاشی خوای گەورە و پاشی ڕۆژی هەموو شتێک شەیە ئەمێن نەخۆش بووم بەس یەک ڕۆژ نەخۆش بووم 2 ساعتە خەومێنەکە 2 ساعت هەموو سەرەوە سامانی دنیاییم بە پێم یەک زغارە بوو ماشەڵڵا هەستام لەو دیم لە مارکۆکەم بووم هەستام زای دوو شەو نوێژم کردن دوو شەو نوێژم کردن ئێستا سەلاوەتم لێدان حەین دقە خوای گەورە ڕەحمی پێکردم ڕەشی ڕەملەوە الحەمدولله یەکەی حەین دقە ڕەت خوای گەورە شیفای لۆی نەمڕەت چابوو لەبەرەوەی دەبدایە پشت بەخوای قەیمبی دەبی چاوت لە خوای بی نەکس بەی نێزانیت و بێدین بی ڕۆژێ بخۆی و پێچای خەچی زغارە چێشی و دەبی کابرا دەگەر ڕۆژێش نەگری چنەکە دەبی ڕێز و احترامی ڕەمەزان بگیری وەختی خۆبان لەباس سورمەی بوو
زمانی سەدام حوسێن ئەو زالمە بوو پیاو نەبوو کەسەکە زانیتەوە لە پێش چاوی شوتێ زغارە پێشی و وانشکە ڕاستە خۆی گرتوی زڕای دەگەرەکردن ئێستا بەداخەوە زۆر خەرک دەبینم مەزانی لە پێش چای خەڵکی پێش سپی و ئەوانە زغارێ دەچێشی و ساب لە مانجی ڕەمەزان ناکات چیا وڵە کاخۆ کەس دەقەبی کەس نانێن کاکە دەبێت و دەگە زغارش چێشی لە خواشت ئەتون پێ دەبی ڕێز احترامی ڕەمەزانی بگری ڕێزی خوای گەورە بگری ئەتو لە پێسای خەڵکی زغای مەچێشە خوای گەورە لەوانەیە لە حەقی خۆی لێت خۆش بەس لە حەقی ئەو خەڵکەی حەق و ناسە ڕەمەزانش خۆشە و فێنکە و لە خوای بزیادی بی ڕەمەزان کاتی خۆ بزانم بۆ برم دێ هاونێدا ڕەمەزان بوو وەختی خۆ مندار بوو وەختی خۆ زادە نەبوو هیچ نەبوو خەرک دەچوو لەو شاخەی بەفریان دینە یعنی هێوارن سێ چا کەس دەچوون بەفریان دینە هەموویان بەم شاری دەبڕیەوە یەگەی بەم شاریان دەبڕیەوە ئێش ئەوەندە بەفرێەوە بۆ دەکەن دەخوای بزیادی ئێستا دەخوای بزیادی مزەمبی دەهەیە سەلاجە هەیە ئەتوزانین چت خۆی لەو شارە هەیە لەو گوندە هەیە لێرە نیێزای سوای سیا دەبی دەچی ئێستا لە شاری دینی ڕەمەزانی ئێستا هە زۆر بەسانیە و بەستانیش وەک جاران نیە لەو شاخی بەفریان دینا تێگەی یعنی چارە بەفر هەبووە لەو شاخەی چارە بەفر هەبوو سێتا چارە بەفری لێ بوون تقریبا بەگوی سا دەچوون دوو زەلامی شۆڕیدا و شاخی دەکرد و بەفریان دینا دەرێ ێوارێ داتنەوە لە بن ئەو دووزەکەی جێی مزگەفتێ لەوێن دەرێزاییچە هەرچی مار بە بەم شاری دیان بردیۆ کەسێک بەفریشان و دەنا دەمارێ ساداویشە بوو ساداوە بۆ کۆتکەچیان دەنابوو لەو ساداوێ هێواران وەشی بانجان دەشکان ئێش کۆتکاوەچەند دەخواتەوە لە بسارداوی ئەو کاتی زانیچە ڕۆژی بە زەحمەت بوو باپیر و مامەوانم هەر هەموو زانیچە لەدوو درونەی و لەدوو تووتنێ و لە دوو زان زۆتی و بە ژیانێکی زەحمەت ژیانێکی زۆر بە زەحمەت ئێستا لە خوای بزیادبی ژیانێکی خۆشە خەرک بێسرعەتە خەرچە و گوندەش خەرکەشی باشە دەگەیەک دی تا ئێستا کەسی بێگانە دەناودانیا هەموو خزم کەس و دۆست و خزمێک برایەک دینە لێرانە قەت چێشەوە بێشەوە دەناودانیا وەک زیان نیە تێگەی ئەو گوندانە گوندێ زۆر سەلامەت و زۆر باش بوونێ تێگەیەک دی هەموو ڕێز و احترام و وانە یەکیان دەکەم بۆ زیان نیە حەت پێدەچی ینی وام هەست کرد کە ئەو منتیقە زۆر ڕێزیش لە میوان دەگرن زۆر چکە خەڵکەکی زۆر لایی دەدێتن کە ناشی ناسن ینی بە سینگەکی فراوانەوە تەعاملیان لەگەر دەکەن مامۆستا ئێرانە لە قەدی مەزانی سەر هە لە بناغی کە بناغی لەگە شۆڕش دروست بوو لەو مەتیقانە لەو کاتیوە خەرێک شارەزای میوانداری ئەوانە بوو ڕاهات لەگەری دەگەری ڕاهاتە بەرەوەی مار نەبوو میوای لەکن نەبی ئەو کاتی ژیان بە زەحمەت بوو ئەو کاتی نام بە زەحمەت بوو بە پشتێ بڕۆ زانیسە لە مووسریان دینە بابمەوانە بڕۆ لە مووسێ دەغری بینە ئەو زالێرانە زانیسە بینەوە هەندە بە ماندێتی بە فەقیری خەرچیش ناندا ناشکای خەرچی نان نەدەی بە لە شتێ هەولێرە هەردا کلێ ئیسراعەتی دەکەی خۆی لێرە عەشار دەدا و عەشاری دەدا و لێرە دەبینیانیشی دابین ناکرێ زانیسە سبەنێ دەگە دوو کەس سەلام عەلەیکم و دانیان نەدەی عیبە خەرچی مەلۆ میوانداری خەرکەشی باش بوو خەرچی گوندی هەر هەموویان لێک باشتر بوو کەواتە ئێستا لە خۆشیە میوانتان دێ پێشتر لە ناخۆشیش بۆ ئێرە هەر میوانی هاتی ئارێ وەڵڵا دەست خۆش بیماندیمان کردی خوای گەورە ڕۆژوو عیبادەتت قبول کا ئینشاڵڵا ئەو نەخۆشیشت نامینی پشتیوان بەخوا خوا سەلامەت کە یا ڕەب لێرە لەگەر مام حاجی خدر و حاجی ژنی دەدوێن دیارە ئەوە خەریکی حیوان و حیواندارینە دیارە کەتینە پشتێ گوندی حتمما هەر لەوانەیە لە ناو گوندی هەر نەبیتن بەڵام ماشەڵڵا شوێنەکەشیان زۆر دڵگیر و خۆشە لێرانەش هەر دەرەوەی گوندی شەر بە هەمان شێوە سەلام عەلەیکۆم مام خوا سەلامەت کە یا ڕەبی لەگەر ڕەمەزانێک کوونە دوو ڕۆژە نەخۆشی سوبحانەڵڵا ئەوڕۆ لەگەر هەر یەکەچی قسەما کردنە ساغ بووم دوو ڕۆژی نەخۆشم دکتۆرە هەما گوت کاکە ڕۆژێ مەگە گەرمە بیندا خوێنمانە گەوێتی گەرود بریندارە و خینی لێدێ بەرێ دەبی زوو بخۆی دەی ئینشاڵڵا کەفارەتی دەی و لەو سەریش دەگیرێتەوە ئینشاڵڵا پشتیوان بەخوا ئینشاڵڵا هەر لە شوشەلانێ دەست بکەم پێش شەسەنایە گرمو ئینشاڵڵا
دەچینە لای پورە عیشی بەخێری سەر چاوم بە قوربان بم پورە عیش لەگەر ڕەمەزانێکونە بە تایبەتی لەخوای بە زیادی بی ئیشینگۆ زۆر قورسە حیوانداریە بە زیادی بی زۆر باشم الحەملای ڕۆژێ خۆگرین لەخوای بە زیادی بی ماراتی خۆ بەخێوەکەی زۆر باشین بە قوربان بەێ هیلاک نابنەنگۆ زۆر لێرا زیاتر لەخوای بە زیادی بی ناوەلا نەتێنیە بم نەبرسێ بم بە لەبت دەمۆسحاجی لەبەر ئاگریمە لەخوای بە زیادی بی پەنیریە گوشم لۆریەکەم هەمووی شانەکەم ئەدی هەر بەتەنێ لە خۆ دەدی کێز ئەدی بوو وەلا ئەکتەک ماوێشە لە غەریفانە مێردی کە دێ بچمە ئێکا دەگەدا تازە ئەو لۆتونایەتەوە خەرکی مەردەشەوە ڕەبی پیرۆزدیەک لە گۆڕی خۆ بەڵام هەر باشە بووکی ژارمەتیدا هەر باشە لا بووکم یارمەتیادا بووکما دەگەدا نانیەکە شیوەیەکە لە خوای بە زیادی بی قەت پاشوا بێرێکە هەمووی شەک بەێ دێنەوە لای مام حاجی مام حاجیە تۆ بە ڕەمەزانان بە ڕۆژووی بی و لە کاتێکدا حیوان لێروکانە ڕنادا شەوان هەوێزە بە سیمێکی سیمی ئەوەی شەبەکەی بەێ ئەدی گورگ یعنی تقریبا ناوچە چیە ینی گورگ نایە گەلک شەوە حیوان کشۆکە بەهەجێکی گوجی دێت لێناکە بێتە ناوی کشۆ کسیەکە یعنی جێم لێ بۆ دەرێن لورەی سەی لە بۆ گورجی نەوعەکە لە بۆ بەشەری نەوعەکە ئەوەلا ڕەوینێ گورجی عیب نەبی جایزە دەکەی سەلامی جیاوازە ئەزانێکە کستە ڕەویە زان گورگە دەزانم لازانی لە سەبڕەوی ڕەوینێ گورجی دیارە ئێزەلامیش دیارە ئەگە بڕەوی گورجی دیارە ئەمە دێنێ دەری ئەگە زەلامی دەبێ بێندری دێرەوە یعنی کەواتە سەی باشتان ڕاگرتی لێرە سێک بەس بڕچین ساقە کەس زانستەک بای چیە باشان ڕەوی چاک ڕەوی بەس لەو موشزارش نییە هەیەکە هەسێک نایە بەێ زیاتر ئەنگۆ ماست و شتەکان دەبەنە چێن دەریانی ئەگەر لای ئەمە لێ لە مای خۆن نەبتدەری تاخانەکەداوی دەست ئەتواری کاکە هەندە کیلۆ پنیام لۆدانێ برێم ئەو برادەوە هەندە کیلۆ پنیام هەندەم لۆدانێ ڕادی لە خۆبا و پارێ بزێت و ئەڕۆ پورە عیش دەرێن زۆر جار هەیە مەردارەکان ئەوەی کە لۆ خۆیان دروست دەکەن تایبەترە لەوەی کە دەیفرۆشن تایبەتەکەی لە چییە؟ مەڵای چنگە بە برێم ئەی لۆ خۆ لۆ برسومانەکەم ئا دیارە لۆ خۆش عیب نەبی ئەگرین وەچی حازرن کە داگرین و ئەبەنە چای نەکونا بەفری ماوە برێم تلی بکەین سپەنیرێک زۆر باشە وەلا ئەمن پەنیری ئی تۆز ناکەین ئەمە هێوێنی ئێ خۆماریەکەی ئیشیلچەی بەری ناوەلایی خۆمایی تۆز بەکەلک نایە حیب نەبی خراپە بی شی نەبی خزم و کەس و ئاوایی ئەوانەی لە شارینە خەبەر نارن پورە عیش کاکە بە هەندێک جێ پەنیرمان لۆ بنێرەوە هەروارین لە خوای بە زیادی بی ئەمان هەشت تەماری هەشت مارم بە تەمان ئەرێ بەخوای بە ڕەمەزانی هەشت مارم بە تەمان بشگە لە ئێلادا ئەی برسومان ماری لە خوای بە زیادی بلەوەمانی شەگر ئیشینگۆ هەر دۆشینە لە ناو مەڕیان لە خوای بە زیادی لا بەرە ئەوستە سای لە بەتر سوشتی ناتینە تستانە خۆ ناتوونەوێت تویستانێ ئەتوینە لا هەیە سێوە و چێ بە سەن و کەوت و سێ سارە نات خۆتیارە لێرە نادە لەو منتقی خوای بە زیادی بی لێنەدا بەڵێ بەڵێ باشە لەوە مام حاجی لێرە مەڕی ڕناگرن زیاتر ڕەشۆکی ڕدەگرن قڕانجان مەڕن هەبوو بەس مەڕەکەم فرۆشتن نەخۆ مەڕی زۆر تاکەمە بوون هەروای مەڕ بەکەلگەێنە شەر سعای بەگە سعای چای مەڕش تاکەون باش مەڕش باش ئەمن مەڕ هەبوون لە چای عالمە سوبەران هەبوون خوا لە بە پاشۆ لێ کاور ناڕۆی لەو شاخەی بوومە ئەو شاخەی بینی کاوری پێ ناکات بەداوسەکەی لە بەدووچ لەو شاخ ڕقەی زانە بەس ئاوێ سات مەڕی کوردی ڕدەگردە لای کوردی ڕاگی ئاڕانگرت ئەدی لە حیوانی ڕەشۆکی چ حیوانێک زیاتر لەقازامە بەس گۆی ڕاگرین گۆری مەرز ڕناگری لۆ مەرەزی ڕناگری لای مازم ڕانەگرتیا زمانی قدیم من هەبوو ئیمەرز بەس ئەلانەکە حتى تقريبا 6 ساعات 3 ساعات شوي مرز ڕانەگرتیم بەس ڕۆژ ڕاگرت بەێ پورە عیش ئێستا کە خۆشە جەوەکەی بەهارە و لۆ دۆشین و لۆ هەموو شتی بەلا ئەدی وەختی بەفر و باران و لە ژێزەوە ئەوی شەرخۆشە ئەری وەلاچی دەنا ئەی بە فرێداڕم لە توابی لەسەر ئاگریێڕۆ جێم لێنی هەم خۆش هەندە خۆش بەخوای بەزیاد تام و چێژی تێدا دۆشین هەندە خۆش هەتە خواری بەس ئەمە هیچ بە بەفرێ قرسن بە بەفرێ قرسن باشە مادام کێشە دروست نەکردی لەو مەحازی من تیستان پێخۆشن بەفرم پێخۆشە هەرام بەم با لە خەندیلی بەم ئەوە بەخوا ئەگەر پێت خۆش نەبە ئەو وەزعا مام حاجی خدرت هەر دە پێچا ئێستا لۆ شاری لۆ باچینە شاری
بخوای رقل لێ دەبتەوە. ئاری بەخوای سارمارێنێ عملیات کرامیان گۆ ناوی بە ڕۆژی بم گۆ بەخوای من ئەزیەتەکەەوە مادی تێدە بێ بە ڕۆژی بوو ئەم ڕۆژی ناشین ئەدەگەرم بشاردیارە پیرش نێت عملیات کرد سینجانە هەزڕاندی ئێوە دەزانی کە دکتۆر ڕێی پێداوی و والله ڕێشیا پێدای مە غەریبەی بەرا پێم ئیشەڵڵای خوای دەگەدان بەرێ هەری بەخوای ڕزاری بێت خۆش بیدە بەرت خوا سەلامەت کارە مام حاجی ئەتوو پێشتر بەرنامەی مە دیتە لە تەلەڤیزیۆنی کە هاتم گوتە دەتوە من ئەمنەتم دیتیا پێم زۆر بەرێ حەزت دەکرد ینی ڕۆژەگە ها بینەکن زەنابێت نەمگۆ ڕقم وێن ڕقم پێوە ناژیا خوێندەوارم نەبوو ڕقم وەر گردوان گۆ ئەو برادەرەی تەخوان ئیپیامی نەدات لە ئێرانە ئەوە خوا قسمت کرد هاتێر بەرێ بەرنامەکانمان تا چەند حەقیقەت بوو کە باسمان کردیا لە قورآن زۆر خۆش پێم خۆش بوو داقشم عالمینە ئەم ئەو بەرنامە زۆر پێخۆشم ئیپیامی مەسەبرمی کەنای ڕسەن ئەوانە کەمون خۆی ناکەم بەرێ ئەنەوەلا ئیشالله بەرێ ڕەمەزان نەبایە ئەدی پاش ڕەمەزانێکە بێنەوە ئەجا عیوانکی بێرەوەکی باجاوتەوە بەرێ ئەنەوەلا جیسگە تو بۆ خۆت بە توێ دەکەی لا لۆنگۆ ئەخەمە بەسمە تو سەری دەبریان مام حاجی ئەم دەگە بڕی بەگا ئەوە بی ئەبڕی و ئەمیش دەگەر چاکەدە یارمەتی دەدەنەوە ئەرێوەلا یارمەت تێدەم تا چیژم لەکن بە بەخۆ کوشتنەوە ئەمە نان و دوێکی لەکنەن گۆ خۆنرە دەزانین جیسکەکمان خواردی ڕبی بەخێرین ولا پێم خۆشەڵانێش دەبی لەکنەم بن نابێ بڕۆنەی وا دەبی سەلامەت کا فەرقی نییە لە ئاوایی لەکن هەر یەکەچی بین خوای زۆر خوای بە زیادی بیسەرین گۆی سەلامەت بی چی زۆرەشتی زۆرە دوعای خێرمان لۆکە خێنە سەر چایم ڕبی خوای گەورە پای بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا ئێوارانی ڕەمەزان. هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە. شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100% سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین ئەی و دی و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەزەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا ئێوارانی ڕەمەزان. بەڕێزان دەمەوێت لێرە زۆر سوپاسی کۆمپانیای بەمۆ بکەم کە سپۆنسەری بەرنمەکەمانە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. دیارەمە هەر گوندەچی دەچین پێنجێ خۆراکمان دەداتێ بۆ ئەو کەسانەی کە مستحقن لەو گوندانە. دیارە لە گوندی حتمما کەسانی زۆر هەن کە مستحقن بەوەی کە خۆراکیان پێ بدرێت. لێرەوە دووبارە زۆر سوپاسیان دەکەین مەمنونیانین. بەڕێزان خۆشەویستان لێرەدا دەمانەوێت کۆتایی بە بەرنمەکەی بینین. دیارەوە بەشێک بوو لە حەقیقەتی خەڵکی ئەو گوندەی گوندی تارینی سەرو. هیچ شتێکمان نەکردیا کە دروستی بکەین ئەزا ئەوە بە حەقیقەت لێرە خەڵکەکە بووە خەریکی حیوانداری بووە، خەڵکەکە بووە خەریکی شوکاری دیکە بووە. بەو شێوازەی کە ئاوێتە بووینە لە گەرمانجی ڕەمەزانی پیرۆز تەنانەت ئەو خەڵکانەی کە دوانمان بەشێکی زۆری کە نەساغ بوون. دکتۆر ڕێگای پێداینە کە بە ڕۆژی نەبن بەڵامەوان هەر بە ڕۆژی دەبن لەبەرەوەی حەز ناکەن کە لە مانجی ڕەمەزانێ بە هیچ شێوەیەک دوور بکەونەوە هەتا کاتەچی دیکە و یاخود گوندەچی دیکە بەخوای گەورەتان دەستپێرین دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەڕەکات. الله أكبر الله. الله أكبر
الله أكبر الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين.